بەهۆی زۆری ڕێژەی باران و زیادبوونی ئاوی دەریاچەی دووکان ئاو لە دەربەندی ڕانیا بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە و بەشێک لە باغەکانی قوڕەگۆ لە دەربەندی ڕانیا مەترسی ژێر ئاوکەوتنیان هەیە. مەهدی مەترپێوێکی بەدەستەوە گرتووە، ڕۆژانە ئاستی ئاوەکە دەپێوێت کە بەشێکی زۆری باخەکەی ژێر ئاو کەوتووە. ئەو دەڵێت تەنیا لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا ئاوەکە نزیکەی 21 سانتیمەتر زیادی کردووە. خاوەن باخێکی دیکە دەڵێت ئاوەکە بە خێرایی زیاد دەکات ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان پلانێک دانەنێن باغەکانی ئەوانیش مەترسی ژێر ئاوکەوتنیان هەیە. ئەوڕۆن تقریبا نزیکی 21 سانتیم زیادی کرد لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا چکە دوێنێش بارا زۆر باری. هەمیشە ئێمە بە مەتر دەیپێوین لێدانە مەترمان لێدا بوو کە ڕۆژانە دایدەنینەوە دەزانین 24 ساعت چەند زیاد دەکاوەکە. ئەمە ڕاستیەکەی ئێمە با ئەو ڕاستیە بڵێین بۆ ئەوەی نەکەوینە ژێر لام و لۆمەی خەڵک. ئەو عەرزانەی ئێمە عەرزی ئاون مەخموورەیان پێ دەڵێن، بەڵام لەوەتەی تەمەنی ژیانی ئەو بەنداوە هەیە ئەوە سێم جارە ئاو بۆ دێتەوە. بۆیە ئێمە قەدرمان لە ئاوەکە کردووە، نەک ئاوەکە هات غەدی لێ ئێمە کردی و تەعادا لێگربین. خۆزگا هەمومان وەک ئەوەوێت داوای مافی خۆمان دەکردواتەوە جێی ماڵی خۆمان. ئێستا ئەوە 150,000 دۆنم عەرز، یعنی هەر لەو سنوورەی بەرەکەوێت تا ئەسوڕێتەوە. ئەوە هەموو گەنم بوو. وەڵڵاهی داواکاریمان ئاوەکەی بەڕاستی بیکاتەوە وەکو دوای بەسەر ڕژنەکەش نایکاتەوە، خۆگە بەسەریش بڕژێت و بیکاتەوە قەی ناکات، بەس دوای بەسەر ژانەکەشی هەر نایکاتەوە، هەر دەڕوا خەڵک زەرمان دەبێت. جوانی سروشت و زۆری باران ئەگەر چی موژدەی بژانەوەی کەرتی کشتتوکاڵ دەدەن، بەڵام بۆ خاوەن باخەکان بووەتە مای نیگەرانی، چونکە ڕەنجی چەندین ساڵەیان لە ناو شەپۆلەکاندا ون دەبێت. شارەزایەکی بواری ئاو ژینگە دەڵێت ئەم ساڵ لە سنوورەکە زیاتر لە 1000 ملیم باران باریوە. ئاستی ئاو بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە، ڕوونیشی دەکاتەوە کێشەی ئاومان نییە، بەڵکو کێشەی ئیدارەدانی ئاومان هەیە. کێشەی ئاومانە سپاس بخوا کێشەی بەڕێوەبردننی ئیدارەدانی ئاومانی وەکو باسم کرد ئەو تێچوێکە ئێستا لە کۆکردنەوەی ئاودا بەکاردێنی کەمترە وەک لەو تێچێکە لە وشکە ساڵیدا دووبارە پارەکە زیاتر لە وشکە ساڵیدا. بۆیە پێویستە حکوومەتێن وسان پلانێکی وردی شاوی هەبێ بۆ کۆکردنەوەی ئاوە و دووبارە بەکارهێنانەوە جا لە بواری ماڵان بیان لە بواری کوشت و کاڵ و سیاحی گەشت و گوزار و ژینگەی داوێ. دروست هەفتەیەک بەر لە ئێستا ئێرە شوێنی پشودان و گەشت و سەیران بوو، بەڵام ئێستا بەهۆی بەرزبوونەوەی ئاوی زەی بچووکەوە دەرگایەکەی واڵا کردووە بۆ ئاو و باخەکە ژێر ئاو کەوتووە. بەشێکی زۆر لە باخەکانی قوڕەگۆ لە دەربەندی ڕانیا مەترسی ژێر ئاوکەوتنیان هەیە و هەروەها بەشێکی زۆر لە گەنمی هاوڵاتیان لە قەراخ زەیەکە ژێر ئاو کەوتووە و زەرەرمەند بوون. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، باخەکانی قوڕەگۆ لا سنووری قەزای ڕانیا.